پاراستنی ژینگە پاراستنی ژیانە. پارێزگاری بە پاراستنی ژینگە و خزمەتکردن بە پارێزگاریکردن لە ژینگە خزمەتە بە مرۆڤایەتی. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و خۆمە بەختەوەر دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا لە خزمەتی ئێوە ئازیزاندان بەڕێزان. ئێوە دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 751 180 68 18 و هەروەها 00964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرنامەی خۆتان، بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتەوە بگرن و هەروەها ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەوەیان هەیە لە ڕێگای وایبەر، واتساپ و لاینەوە پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێرن، ئەوانیش دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە مۆبایلەوە واتە 00964 750 385 0416 پەیاممان بۆ بنێرن و بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا بکەن. ساڵانێکە ژینگە و ژینگە پارێزی بووەتە مانشێتی یەکەمی میدیا و گۆڤار و ڕۆژنامەکان. گرنگی و بایەخی ژینگە چییە؟ چه قازانجێکی هەیە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی؟ چالەکانی مەدەنی و ژینگە پارێزەکان دەبێت چی بکەن؟ کۆمەلگا چه ئەرکێکی لەسەرشانە؟ بۆ وەڵامدانەوە بەو پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا ئەم شەو میوانداری بەڕێز کاک ئاڵای کۆنەپۆشی، چالاکی ژینگە پارێز و چالاکی فەرهەنگیمان کردووە. کاک ئاڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش و بەخێر بن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس کاک موختار، نیش بەنۆبێ خۆم دەستخۆشیمان و نەبوونیتان لێ یەکەم بۆ بەرنامە جوانەکەتان و خۆشحاڵم کە بۆ بەرنمەیەکی ئاوابان کراوم و هیوادارم ئەو قسانەی کە لەم بەرنامەیە دەکرێت بە کەڵکی بینەران بێت و کەڵکی لێ وەرگرن. سپاس کاک ئاڵا، جارێکی دیکە بەخێر بێ. بەڵێ بینەرانی خۆشەویست، سەرواکە ئێوەش ئاگادارن ساڵانێکە ژینگە و ژینگە پارێزی بووەتە ڕۆژەڤ و لە هەموو شار و ناوچەکانی کوردستان چالاکانی ژینگە پارێز لە دەوری ئەم پرسەوە کۆ کردوێتەوە و خۆشبەختانە دەبینین کە ڕەوتی بەرەو پێشچوونی ژینگە پارێزی ساڵانێکە بەرەو پێش هەنگاو دەنێت. کاک ئاڵا، هەروەکە ئاماژەم پێکرد گرنگی و بایەخی ژینگە و پاراستن و پارێزگاریکردن لە ژینگە چه قازانجێک بە کۆمەلگای مرۆڤایەتی دەگەیەنێت؟ ئەوەی ڕاستی بێت و کە پێویست زۆر حەشان لەگرە ژینگە وەکو کانگای ژیان، وەکو ئەوەی کە ژیانی مرۆڤایەتی و هەروەها هەموو گیانلەبەرەکان لە ژینگەوە سەرچاوە ئەگرێت، پێویست بە لێکۆڵنیوێکی زۆر ناکات تا بەوەی بگەی کە بەڵێ ژینگە چەند گرنگە و چەند شتێکە جێگای گرنگی پێدانی هەیە. لەبەرەوەی شتێک نییە کە دووبارە بێتەوە، تۆ ژینگەیەک کە بفەوتێت لە ناو بچێت بۆ نەوەکانی داهاتوو، ئەو شتێک نییە کە بڵێ دووبارە دروست ئەکرێتەوە، دووبارە باستەولید بکرێتەوە کە بتوانین ئەگەر ئێستا ژینگە ئەو ڕۆژینگەی خۆمان ئێمە ئەو نەسڵی ئێستا ژینگەمان وێران کرد لە بین چوو خەیناکە نەسڵین داهاتوە توان ژینگەیەکی تازەتر دروستکەنەوە بۆ خۆیان. نا، ژینگە یەک ژینگەیە و ئەبێ لە پاراستنەکەی بەو شێوە پاراستنی ژینگە پاراستنی ژیان ئەوەی کە دروشمی هەموو ئەو ڕێکخراوە ژینگە پارێزەکان کە ئێڵێن خۆی هەر ئەو تاقە دروشمە بایەخی ژینگە دەرئەخات کە پاراستنی ژینگە پاراستنی ژیانە، چون بەڕاستی هەموو ژیانێک هەڵقڵاوی ژینگەیە، ژینگەیەکی سەلامەت ئەتوانێت ژیانێکی سەلامەتی لێ هەڵقڵێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئێوەش دەتوانن لە ئەو ڕێگانەوە کە ئاماژەم پێکرد و هاوڕێنی هاوکارم لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەبینن، دەتوانن پەیوەندی بە ئەم بەرنامەوە بگرن و واتە دەتوانن هەم ڕاستەوخۆ بەشداری بکەن و هەم دەتوانن پەیامیش بۆ ئێمە بنێرن. ئێستاش من دوو پێم کاتوە دەخوێنمەوە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست. کاروانی سەوز لە مریوان دەڵێت پاراستنی ژینگە هەردەم دەبێت جێگای بایەخ بێت، چوون چەند قازانجی هەیە. یەکەم، خاوێنی سروشت و ژینگە خاوێنی ئاو هەوای لێ دەکەوێتەوە. خاوێنبوونی ئاو هەوا و ژینگە بەگشتی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر تەندروستی تاکی کۆمەلگا. ئەگەر تاکی کۆمەلگاش تەندروست بوو، کۆمەلگاش تەندروست دەبێت. کاروانی سەوز لە شاری مەریوان، سپاس بۆ پەیامەکەت.
کاو میراجی لە شارەدەی نەی سەربەشاری مەریوان دەڵێن سڵاو دەستان دەکوشین و ماندوو نەبوونیتان لێ دەکەین بۆ ئەو بەرنمەیە ئێمە لەسەر ئەو باوەڕین کە ژینگەی کوردستان ژینگەیەکی خاوێنە و لە هەمان کاتیشدا ڕەنگین و جوان دەبێت هەمومان هەوڵ بۆ پاراستنی بدەین و نەهێڵین لەناو بچێت لە چەند ڕۆژی ڕابردوودا دارستانەکانی پشتینێ ئاگری گرت دەوڵەت هیچ هاوکاریەکی نەکردین کەچی هەلیکۆپتێرەکانی بۆ وڵاتان بە بەلاش دەنێرێ. کاوە میراجی لە شارەدەی نێی سەربەشاری مەریوان. هەر کاگاڵە هەر ئێستاش کە هاتینە ستودیۆ گوایە دارستانەکانی پشت شاری مەریوان بەداخەوە بۆ چوارمین جاری بەردەوام لە ناو ئاگردا دەسووتێ. کاگ ئاڵا یەکێک لەو تەوەرانەی کە هەردەم بۆ ماوەی 11 ساڵ دەچێت کە بووەتە باسێکی گرنگ لە ناو توێژی ژینگە پارێز ئەویش وشکبوونی ئاوی گۆلی ورمێیە. بەوتەیە کە کارناسانی ئەم بوارە دەوێت دەرەوە 53,000 چاپ بە دەوری ئەو گۆلەدا هەڵکەنراوەکە یەکێ لەوە کارەکانی وشکبوونی دەریاچەی ورمی ئەوەیە. و باسێکی دیکەش وشکبوونی ئاوی زرێبارە لە شاری مەریوان. کەم تەرخەمیەکانی کۆماری ئیسلامی یەکێک لەو خاڵانەیە کە هەموو چالەکانی ژینگە پارێز و تەنانەت لە دەرەوەی سنوورەکانی کوردستانی شواتە لە وڵاتانی دەرەوەش باسی لێ دەکرێت. پێشەوەی کە وەڵام بدەینەوە بەم پرسیارە ئەغەی کردەوانی پێرەشە و لە شەبەکەی یەکی ئێراندا ئاماژەیەکی بە هۆکارەکانی وشکبوون یا ئەو تەرح و گەڵاڵانەی کە دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی ئێران واتە هەر لە سەروبەندی دەسەڵاتی پاشایەتیەوە هەتا دەگاتە ئێستای حەسەن ڕوحانی ئەو تەرح و گەڵانانە کە داویانە هەمویان تووشی شکست بوون. ئەو وتانەی کردەوانی دەبینین و دەبیستین و پاشان بۆ وڵاندانەوەی ئەو پرسیارە دێنەوە خزمەتی کاک ئاڵای کۆنەپۆشی. ئێستاش ئەو ناوبڕە دەبینین و دێنەوە خزمەتان. کنید این هم آب بشمسن. چرا این فکر می‌کنم تبخیر نه از زیر دریاچه داری میره هر چی تو این دریاچه آب ببندی از زیر میره تو چاه 53,000 تا چاه تا شروع کرد. ما الان چاه‌ها رو نبندیم یعنی همینجور خوشه؟ نه دریاچه که گوش کنید خیلی پدر عاشقش بودیم میتونستیم زنده نگه داریم نه اشتباه کردیم این دریاچه هم متوجه نبودیم حواسمون همش به چیز بود مطمئن نبود که به این کشاورزا غیر مجاز چا نزنن اونقدر بزنن که هنوزم از آب زیرزمینی این تو بره ولی خیلی زدن که الان چیکار کرد رفته پایین داریم میره پس الان 90% دریاچه هم خشک شده 10% اصلا بیاد کویر ارومیه هیچ راهی نداره هر چقدر این تو آب ببندید از زیر میگین احیا نمیشه اتفاقا برادر آقای رئیس جمهور درست یادمه روز عاشورا ساعت 10 دقیقه به 6 از غروب به من زنگ گفت من فریدونم بله و بعد گفت آقای کلانتری گفته که حالا کردوانی یا پروفسور کردوانی گفته دریاچه باید خشک گفتم به این دلیل باید خشک بشه بنابراین الان هم دارن میگن نه الان بی آب هم نیست فقط با کشاورزا همین که نماینده مجلس هم مایوس شده رئیس محیط زیست استان هم مایوس شده چون میدونه که نه 28 میلیارد 32 میلیارد متر مکعب آب داشت اینی که الان نشور کردن نمکش هم دارن جمع میکنن مثلا نمکی دارن جمع میکنن کنار دریاچه نمک میفروشن من نه اون که به جای خودش من گفتم به 9 دلیل خبرگزاری آنلاین بزنن یه هفته پیش من گفتم چه بخوان احیا بکنن چه بخوان احیا نکنن نمکی با جمع کنن چرا نمک الان گذاشتن نمک میگن ریزگرد داره میره اگر قرار باشه نمک جمع کنی ریزگرد نداره بعد میخوان دریاچه رو همه رو نمیتونن آب ببندن خودشون گفتن در حدود 14 متر میلیمتر از 32 تا پس نصف دریاچه میشه وقت اگر این نمک باشه توش انقدر غلیظ میشه که دیگه آرتمیوم عمل نمیاد ولی اگه نمکش جمع کنی اگر دریاچه احیا بشه توش ماهی هم میشه حیوانات دیگه هم عمل میاد درصد اینی که نه واقعا من میگم عاشق دریاچه وقتی به من گفتن آقای قاضی پور نماینده ارومیه بله برج 591 من یه نامه نوشته تو جیبم نوشته جناب آقای پروفسور
دکتر کردوانی با تجارب ارزنده‌ای که دارید طرح کوتاه مدت، میان مدت، بلند مدت برای دریاچه بده. پاشتم راه افتادم که برم، ولی دانشجویان گفتن استاد اونایی که سر کلاس رو گفتی اینجا اتفاق افتاده. یعنی چی؟ یعنی از بس چاه زدن داره میره. پاشتم رفتم ملکان، از ملکان رفتم بناب، رفتم آذرشهر، همین عجبشیر، گریه کردم، اشک ریختم، آدم اعلان کردم دریاچه احیا نمیشه. نمیدونم با همه قلبم میخوام اتفاق نه خیر، قلبتون میگن معجزه. نه اتفاقا میگم نشونتون. ما زیاد فرصت نداریم، میخوام تو این فرصت باقی مونده. بله شما حوصله‌تون نه فقط یک کلمه میگم. من اگه اینی میگن کردوانی تخصصش کویر چیکار داره به آب، قبلا اونجا تو اتاق نشونتون دادم. تو این کتاب نوشتم، کتاب خوشداری، تمام طرح‌های ملی مملکت رو من جلوش گرفتم که چیکار کنم. جلو طرح‌های ملی شما. بله، کو البرز بشکافن زمان حتی رژیم قبل از زمان شاه که می‌خواست 3 نقطه پس چاره جازموری هم بیابان رو دشت کویر از آب خلیج فارس پمپاژ کنن، آب عوض شه. گفتم نمیشه، تو کتاب نشون دادم، تعطیل شد. طرح بعدی مال آقای موسوی بود، می‌خواست کو البرز بشکافه، رطوبت شمال بیاد. گفتم نکنید، بیشون نامه نوشتم که بهتر از مسئولان فکر تغییر آب و هوا رو بیرون کنن. تو اتاق نشونتون دادم. طرح بعدی مال آقای هاشمی بود که کانال کشتیراه خلیج فارس دریای مازندران. حتی یه نشونتون دادم که تو پایین آخرش نوشتم این طرح فوری باید تعطیل شه. فوری هم تعطیل شد. طرح دیگه مال آقای خاتمی بود که رفت سران 75 سران کشورها در آمریکا، اونم ایران رود بود. اونم باز نوشتم تا 2 شمارم تو روزنامه همشهری که باید اینم تعطیل شد. و خلاصه چی؟ زمان احمدی نژاد رسید 23/10/86 دفترش زنگ زدن که یه طرح ارق ملی داره میخواد اجرا کنه. گفتم چیه؟ گفتم کانال خلیج فارس در مازندران. بله. اونم گفتم مراجعه کجا که طرح تعطیل شد. ریزگردم طرح جدید دادم، گوش میکنه. گفتم اینه. و الانم میگم پس تمام اون دولت‌ها در قبل از انقلاب و بعد از انقلاب تمام طرح‌هاشو من گرفتم جلوش، همه میگفتن عالی میشه. الانم چی میگن نظریه هم که راجع به ریزگردی که باید ریگ بپاشیم، بعد مارچ نفتی هم نباید بپاشیم برای تثبیت شن و ماسه. اشتباه اون دولت‌ها این بود که اون طرح رو خواستن اجرا بدن، اشتباه این دولت میخواد دریاچه رو احیا کنه. اینم میگم نمیشه. یه روزی هم شما خواهید دید که اینم نمیشه. میگم ما با همه قلبمون چرا مثلا الان میگم آقای قاضی پور وقتی از من خواهش کردن که من این کار انجام بدم، خب خیلی دوست دارم، ولی وقتی دیگه من گفتم نمیشه. بله. پارسال گفتم تو تلویزیون وزارت آقای قاضی پور گفته نه، وزارت نیرویی که با دریاچه دشمنه. خانم موکیلیست هم که دشمنه، با اون مادر کویر، پدر کویر شناسی هم میگن، گفت مادر کویر شناسی گفت برو سراغ کویره، تو رو چه به آب. پس آب نه. این همه درجه از کتاب من راجع به آب، این همه طرح‌های مملکت تا حالا من جلوش گرفتم. پس اینجا بیخود نمیگم بودم. مگه الان نمیگن که مثلا همدلی و همزبانی به قول معروف گفتن بین دولت مردم. من در جهت مملکت دارم میگم، نظری ندارم. بەڵێ سڵام هەیە لە خزمەتی ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە هەر ئێستا بوو نەبینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. ئەوە وتەکانی کردوانی بوو کە لەسەر ئەو پرۆژانەی کە دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی ئێران دابوویان بۆی کە گۆلی گورمێ و باقی ناوچەکان ساگرۆز بپارێزن، بەڵام بەداخەوە شکستی خوارد. پێشەوەی کاک ئاڵا ئەو وەڵامی ئەو پرسیارە بیتەوە، پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ تاوە پەیوەندی بەرقەراربێ کاک ئاڵا فەرموو. بەڵێ کاک موختار لەسەر پرسیارەکەی جەنابتان گۆلی ورمیە و شوبهاندنی بە گۆلی زرێبەر یا
یان نەشوبهاندنی شەرد و باسی جالەیەک پێشتر باسی گۆلی ورمێ بکەین. گۆلی ورمێ یەکێک لە بەرچاوترین نمونونەکانی سیستمێکە دەسەڵاتێکە کە کەسی ناشارەزا بخاتە سەر ئیشێکە پەیوەندی بەوە نییە. وشکبوونی گۆلی ورمێ بەرهەمی نەزانکاری نەک 11 ساڵ پێش ئێستا کە جانتان ئیشارەت پێفەرموو 11 ساڵە میدیایی بۆتەوە یا ساڵی میدیایی بۆتەوە بەس 30 و ئەوەندە ساڵە بەتایبەت هەر ئەگەر لە نووسینە پێشوەکانی نووسەرەکانی تێ هەرە پرۆفیسۆر کردوانی سیر بکەین باسی 30 و ئەوەندە ساڵ پێشترەکات کە مەترسی و خەتەری وشکبوونی ورمێ هاتووەتە گۆلی ورمێ هاتووەتە ئاراوە. گۆلی ورمێ بە پێشەوانی زرێبارەوە وەکو زۆربەی زەریاچەکانی تر وەکو زۆربەی گۆلەکانی کە ئاوێکە کە کۆبووە لە ئەو چەمانەی لەو ڕۆخانانەی کە ئەڕژەنە ناوی لە هەموو چەمەکانی دەوروبەری سەدیان لێداوە سەدەکەی بەشی زێراچەکان نێشتوێتەوە هەموو ماونەتەوە لە پر سەدەکانەوە بۆ دووهۆ یەکەمیان بۆ خواردنەوەی شارەکان گەورە بوون ئەفراد زۆرتر بۆ جەمعیەت زۆر بووە ئاوی زۆرتریان پێویست بووە لەپەسە ئاوی چەمەکانیان بە سەد بەستووە و بەشیان کردوە بۆ خواردنەوەی شارەکان ئاوی شاری ئەوەیشی کەماوەتەوە بەشیان کردووە بۆ کەشاوەرزی و بۆ کشتتوکاڵ و ئەوانە بەشی گۆلەکان نێشتوێتەوە یعنی ئەو چەمەی کە بە ملیۆنان ساڵە لە سەرەتای مێژووە ئەو گۆلە لەوێ بووە و ئاوی ئەو چەمانە ڕژاونەتە ناو گۆلەکەەوە ئەمە سەدەکەیان لێ بەسوون و بەشی ئەوەیان نەداوە. دواتر کە بینیوانە بەرە وشبوون ئەچێت لە ئاخرەوە هاتوون پەلەپەل هەوڵیانداوە کە بەڵێ پێش بە وشبوونە بگرن و نێڵ ئەمە لە کاتێکایە کە ئەو ژمارە زۆرە چایش کە جنامتان ئیشارەت پێکرد لە دەوری گۆلەکەیش کنراوە ئێستاش ئەگەر ئەو بژێتە ناو گۆلەکەەوە هەمووی ئەچێتەوە ناو چاکان کە لە دەوروبەریە بۆ کەشاوەرزی بۆ کشتتوکاڵ کنراوە کەواتە تازە پێم وانە نەجات بدرێت گۆلی ورمێ ئەبێ ئەگەر دەوڵەتێکی ڕێک و پێک بێت ئەگەر دەوڵەتێک بێت کە بتوانێت کەسی شارەزا بخاتە سەر و ئیشە سەرمایه‌گوزاریەکە بیر لە شتی کە بکەنەوە پارکێ بکەنەوە نازام شوێنی تەفریحی بکەنەوە تازە و گۆلە چوو لە کیس چوو بیر لە گۆلی ورمێ نەکەنەوە بۆ زرێباریش بە هەمان شێوە ئێستا لە مەترسیدایە ئێستا زرێبار لە مەترسیدایە ئەو چاونلمەی کە کۆبەتەوە ئەوێ ئەو گیاتازانەی کە بەتایبەت لە پاش ئەو سەدەوە کە ڕەفسەنجانی کاتی سەر و کۆماری ڕەفسەنجانی هات بۆ مەریوانی ئفتاحی کردەوە نوعی گیایەک پیا بۆ لە زرێبارە بەردەوام خریکە زیادیشەکە ئەگەر پێش بەوە نەگیرێت چەمولمەکە کۆ نەکرێتەوە سنووەکان بە شێوەیەک پێشگیری لێ نەکرێت کە ئەوە لای ڕووبی شتیوە گۆلی زرێباریش کاتێک ئەکەونە هەوڵ کە لە کیس چوو بێت بەس جیاوازیەکەی ئەوەیە گۆلی زرێبەر بە پێچەوانەی ورمێەوە هیچ چەمێک نییە کە ئاوەکەی بچێتە ناو زرێبەر بەڵکو زێبەر کانیەکی گەورەی و ئاوەکە هێڵە قوڵێت بۆیە ئەگەر چای کشتتوکاڵیش لێ بدرێت لە شتەکانی دەوروبەری مەریوانە ئەسەری زۆر زووتر و زیاتر نیشان ئەدا لە زرێبەر چاکان زۆر تەسیرەکان چون هەردوو لە هەم چاکان هەم ئاوەکەی زرێبەر لە ئاوی ژێر ئەرزەوەیەکە تەمینە بێت بۆیە ئەبێ بە شێوەیەکی بەرپرسیارانە تر ئاور لەو بەجددیەتێکی زۆتر و ئاور لێ بدرێتەوە لەو کێشەیەکە گۆلی زرێباریش بە دەردەکەی گۆلی ورمێ نەچێت هەرچەند لە بواری جیاوازی و زۆر جیا لە بواری گەوری بچکوی و زۆر دووشتی جیاواز بەڵێ بەڵێ کاگەڵا چەند پێم هاتووە من ئیجازەت داخێنمەوە قەلەبەرد لە دەری سەربەشاری مێوێن دەڵێت ناوچەی مەریوان هەم بە بۆنەی دارستان و سروشی جوان و لە هەمان کادا پتانسیێڵێکی جوانی وەک زرێبار ئەگەر لە ناوچە فارسنشینەکان بۆیەت حتممە ئێستا بە هەشتێکی دیکە بوو وە سەرمایه‌گوزاری باشیان تێدا دەکرد بەڵام لە کوردستان بەشێکی زۆری لە سووتاندنی دارستانەکان و خراپبوونی ژینگە خودی ڕژیم دەیکات ئێمە خۆمان بینیوانە کە فلانە جاسوس و فلانە بەسیج ئاگری بەرداوەتە دارستانەکان قەلەبەرد لە دەری سەربەشاری مەریوان سپاس بۆ پەیامەکەی کاروان 26 لە گوندی چۆر ئەویش هەر لە شاری مەریوان سڵاو لە ڕۆژهەڵات تیڤی و ماندوونە بندانانی بەرنامەی تایبەت لەسەر ژینگە دەبووە هەموو حوتویەک لە ڕۆژهەڵات تیڤی بڵاو بکرێتەوە و بە شێوەیەکی چڕۆپڕتر بەرنامەی لەسەر بکرایەت من داواکارم کە لە پێناو زیاتر وشیارکردنەوەی جامعە ئەو بەرنمەیەش دابنێن کاروان لە گوندی 4 سەربەشاری مەریوان سپاس بۆ پەیامەکەت حتممە کە بەرپرسانی ڕۆژهەڵات تیڤی پەیامەکەی ئێوەیان
بیست. شوانە سەرشیوی دەڵێت ئاگرکەوتنەوەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو نیشاندەری ئەو ڕاستیەیە کە کۆماری ئیسلامی و سوپای پاسداران و بەکرێگیراوانی دەستیان هەیە لەم ئاگرانەدا لەبەر ئەم چەند هۆکارەکە ئیشارەیان پێکەم. یەکەم، لە ساڵی 1385ەوە ئەم ئاگرکەوتنەوانە دەستی پێکردووە و هاوکات و هاوزەمان لە چەند شوێندا دارستانەکان دەسووتێنرێن و لە ناودەچن و ئەمە دەستێکی تاوانباری لە پشتە. دووەم، هەمیشە دارستانەکان و شاخەکانی کوردستان سەنگەری پێشمەرگە بوون و سوپای پاسدارانیش دارستان و شاخەکانی کوردستانی وەک سەنگەری دوژمنی خۆی سیر کردووە. من ناوی چەند کەستان بۆ دەنێرم کە دەستیان هەبووە. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەش. ئێستاش پەیوەندیتان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو، سڵاو لێبێ و کاتتان باش. سڵاو لێبێ و کاتتان باش، فەرموو. بەڵێ بەداخۆم دەنگی نابیستم. کاگەڵا یەکێ لەو پرسیارانەی کە بە جۆرێ لە جۆرەکان ڕنگدانەوەی بوو لە پەیامی ئەم بینەرە خۆشەویستانە شوانە سەرشیوی کاروان لە چۆڕ و باقی ئەو شوێنانەی کە ئیشارەمان پێکرد ئاماژە بەوەکەن کە دەستێکی دەرەکی لە پشتی ئەم ئاگرکەوتنەوەوە هەیە. هەروەکە بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 210 هێکتار لە دارستانەکانی ئوستانی ئیلام بەداخەوە بوون بە خۆڵەمێش و خەسار و زەرێکی زۆر گەی بە چیاکانی زاگرۆس. کاک ئەڵا هەروەکە ئەبینەرانی خۆشەویستیش حتممەکە بینویانە یەکێ لە بەرپرسانی حکوومەتی لە شاری ئیلام ئاماژەی بەوە کرد کە هاوکات و هاوزەمان ئاگرکەوتنەوە لە 3 شوێنی جیا کە ئەشایەری تیانە بێت ئەمە ناتوانێت بەڕێکەوت بێت. دەستێکی دەرەکی لە پشتە یا دەستێکی دیکەی لە پشتەکە دەتوانین وەکو تاوانباری سەرەکی سێریان بکەین. و لە باقی ناوچەکانیش هەر لە ئیلامەوە بگرێت تاگەیتە ناوچەکانی پیرانشار و لا سەروتریش ئەو ئاگرانە هەموو کەس دەڵێن دەستی سپای پاسداران و بەسیج و سیخوڕەکانی ڕژیمی تێدایە. ڕای جەنابەت لەم بارەوە فەرموو. کام مختار ئەگەر ئیزنی ئەوم بدەیت لە چەند دقەیەکی بە کورتی لە پێش وەڵامدانەوە بە پرسیارەکە بیرەوەریکی خۆم بگەڕمەوە. ناڵێ فەرموو. لە کاتی ئاگرکوژانەوە کات کە لە مەریوان بووم لەگەڵ جەماعەتێکی لە دڵسۆزانی ژینگە بە ئەرکی خۆمانمان نەزانانی ئەگەر لە شوێنێک بمان بیستایە کە ئاگر بووەتەوە خۆ بەخشانە ئەچین بۆ ئەوە وەکو دڵسۆزیەک بە ژینگە ببێمنێت. جارێکیان لە نزیکی تەپە بازرگانی مەریوان لە بینی دوو گوندی ناوکان لێ کرد دەمێکێ لە مەریوان دوو کەوتمەتەوە لە بینی لەنجاوا و بەیەڵا داوای لێ بڕنەکەم تەپە بازرگان بەڵێ ئەرزم کردی لە تەپە بازرگانی نێوان دوو گوندی بەیەڵە و لەنجاوا لەوێ ئاگرێ کەوتەوە ئەمانزانی کە ئەوێ مقڕی سپای لێ لە پشت مقڕەکە و ئاگر کرابووە. ئەمەش وەکو ئەرکی هەمیشەی خۆمە نەڵساینە چین بۆ بۆ کوژانەوەی ئاگرەکە. لە پێشە ئەسپانی هێشت بەری پێگرتیم فەن بابە جەنگەڵ و دارستان و محیتی زیستە و وەک خۆتان ئەڵێن کە جڕوجانەوەری بێتاوان و بێگوناحی لێ ئەوانە سووتێنێ چین بۆ یارمەتی ئەوانە خۆ نیەتێکی خراپمان نییە. زۆر بە زەحمەت توانیمان ڕازیان بکەین. بەرحاڵ ڕازیکردنەکەیی خایاندی تەنانەت ئەوە بۆ لۆدرێکیان هێنا بەرامبەر ئێمە لەو جادەوە کە ئەچین بەرامبەر ئێمە هات ئەگەر خۆم فڕە نەدایە لۆدەکە هات بەسەرمان تا ئەو ڕادەیە کە بە سەختی بەڵام گوێمان نەدا هەر خۆمان زیوە چینە سەر ئاگرەکە دەستمان کرد بە ئاگر کوژانەوە. لەو کاتە من ڕستم نەگرت وێنەمەگرت لە شوێنی ئاگروشتەکانە زۆر دیار بوو. یانێ ئەگەر وێنەکان بەداخەوە هەموو لە مەریوان جێژە گە وێنەکان لەگرا لە بەدەست بووە نیشان بدایە هەر کەسێک بیبینە ئیزانی کە چەند ئەو شتە بە ئەنخەس و کە چەند بە ئاشکرا دیار بوو کە ئەو دەستێک لە پشتەوەی لەگرا ئاگرێک کرابووە نێگرتە بوو
3-4 متر ئەو لاتر دیسان ئاگرێتی کرابووە کە پەرەی نەسەند بۆ ئاگرەکە لە لاتر ئاگرێتی کرابوو یانە دیار و پەڵەپەڵە ئاگر بوو ئەمە کەسێک هاتووە بە ئەنقەز ئاگری ناو بۆ دارستانەوە کە مادام لە شوێنێک پەرەی نەسەندووە لە شوێنێک کە کردوێتیەوە دیار بوو هەر بە فاصلەی چەند متر و ئاگرێکی لێبوو. دوێنێش پازگای قوڵقوڵە سەر بە ناوچەی خاومیراوە بە هەمان شێوە پازگای ئەگوندەکە دارستانێکی زۆری بە بیانەی سووتانی ئاشغاڵ و ئەوانەوە ئاگر تێبەردە بەڵێ فەرموو. بەڵێ هەر ئەوەش نییە ئێستا وەکو نمونەی ئەوم هێناوە دەنا لە زۆر شوێنی کەی ناوچەی مەریوان کە ئێستا توانم وەکو نمونە ناوێن بیانم کە خۆم لێ بم و شتەکان یانە لەوەی بڵێ تۆهمەت لێدان دەرچووە کە بڵێ دەستێکی لە پشتەوەیە بەداخەوە دوو دەسەن ئەو ئاگرانە بەرەدانەوە بە پێ ئەتوانین بە ئەو کەسانی کە حازن ئاگە کوژانەوەکانەوە ئەگەر زەمیرێکی ئەوەیان هەبێت ئەتوانن شهادەت بدەن دلیل هەیە مەدرک هەیە کە ئیسپاتی بکات دوو دەسە کە ئاگرەکان تێبەردن ئەوانەی کە نزیکە و شار و نزیکە و ئەوانەکان و کە زەویەکانی مەرغوب بن زەمین خارەکانن بۆ سوودێکی اقتصادی بۆ سوودێکی چۆن بڵێم گوزەرا لە چاو ژینگەی دارستانێکە یەک تەمان ئەتوانێت چەند نەسڵ ئەتوانێت ئیسفادەی هەبێت ئەوان بۆ ئەوەی زەویەکان قیمەتێک بکات و بتوانن شتێکی تیا بکەن شتێکی تجاری بێ یا مەسکونی بێ یا شتێک بێت بۆ زەویەکەی دارستانەکە سووتێنن کە دارستانە من تۆ بێ بە زەوی یەکی ئەوەیە دەسەی دووەمیش بێگومان دەسەڵاتی جمهوری ئیسلامیە چون ئەویش سیاسەتی خۆی لە پشتەوەیە و ناکرێ بڵێ فقط بە هەمان دلیل کە بڵێن قەڵای پێشمەرگە بووە یا نازام چی بووە ئەنواع دەلایلی هەیە کە ئەکرێ و لێ کۆڵنی لەسەر بکرێت و کە دەلایلەکەی چیە و بۆ چێوکارەکە بەڵام بێگومان یەکێک لە سەرەکیترین دەسەکانی ئاگر تێبەردانی دارستانەکان بە جورئەت و ئەڵم جمهوری ئیسلامی و دەسەڵات خۆیەتی. بەڵێ سپاس کاگاڵا بینەرانی خۆشەویست بینەری بەنامەی ئەو ڕۆژهەڵاتن کە تەوەرەی ئەم شەوی بەرنامەکەمان لەسەر پاراستنی ژینگە و گرنگی و بایەخێکە ئێمە وەکو ڕۆژهەڵاتی و ئێمە وەکو کۆمەڵی شۆڕژگەرکامانە ئەم تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئەو ڕۆژهەڵات لەسەر پاراستنی ژینگەی کوردستانە کە ئاڵا پەیامی زۆر من پەیامێکی دیکە دەخوێنمەوە هادی لە شاری ئیلام دەڵێت سلام دەیرم و خدمەتی کارکنانە شەبەکەی ڕۆژهەڵات دەستخۆشی لیتان بکەم ئەو بەرنامە لە شاری ئیلام لە هەفتەی گوزەشتا لە 1 ساعتە هەمزەمان لە 3 مەکانە جودا لە هەم ئاتەش سوزی بوویە ئەمە جای سوالە کە ئەڕا اتفاقوە لە یەک زەمان کەفێت من باوەڕ دێرم کە کارە ئەوامڵە ڕژیمە کادی لە شاری ئیلام سپاس بۆ پەیامەکەت کاکادی خۆشەویست ئێستاش ئێمە لەسەر ئەو مەوزوعا قسەمان دەکرد لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەماندا. پشارۆ لە بەردیسپی کۆماسی مەریوان دەڵێت پێرەکە ڕۆژی سێشەممە ئاگرێکی گەورە بەر بووە کێوەکانی ئاوایی بەردیسپی مەریوان لە سەعات 2:30 تا 6 ئێوارە بەداخەوە زۆرێک لە دار و جەنگەڵەکانی بەریسپی سووتان کە لێرەدا جێگای خۆیەتی سپاسی هەموو ئەو کەسانە بکەین کە بەشدار بوون لە کوژانەوەی ئەو ئاگرە تا ئێستا لە ساڵی 1994دا زیاتر لە 30 جار ئاگرکەوتنەوە لە ناوچەی مەریوان ڕوویان داوە ئەم داواکاریشم هەیە کە هیوادارم بۆم جێبەجێ بکەن. بەڵێ بەسەر چاو کاک شارۆ حتممە کە داواکاریەکەت جێبەجێ دەکەین و ئێمەش لێرەوە سپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە لە هەموو ناوچەکانی کوردستان هەر لە ئیلامەوە بگرێت تا دەگاتە شاری مەریوان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 6-7 جار ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی نێ قوڵقوڵە لە ناوچەی سەرشی و لە گێڵیکەران و باقی شوێنەکانی مەریوان خۆبەخشانە هەوڵیان داوە بۆ کۆنتترۆلکردن و پاراستنی ژینگەی کوردستان سپاسی دەکەین و بینەرانی خۆشەویست ئەو ناوبڕە دەبینین و دێینەوە خزمەتە.
بەڵێ خۆشەویستان بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵاتن تەوەری ئەم شەوی بەنامەکەمان لەسەر ژینگە و پاراستنی ژینگەی کوردستانە بەگشتی و بۆ ئەم پرسەش میوانداری بەڕێز کاک ئاڵا کۆنەپۆشی یەکێک لە چالەکانی ژینگە پارێزی شاری مەریوانمان کردووە. کاک ئاڵا ئێوە خۆتان وەکو یەکێک لە چالەکانی مەدەنی و ژینگە پارێز لە ناوخۆی کوردستانە چالاک بوون. و بەخۆشیەوە ئێستا بینین لە زۆرێک لە شارەکان وەکو مەریوان وەکو شاری سنە و باقی وەکو جوانڕۆ و باقی شوێنەکان ئەنجومەنهایەکی وەکو ئەنجومەنێکی سەوز ئاڕافکێرانی تەبیعەت لە شاری سنە و لە چەند شوێنی دیکەش و لە شارەکانی جوانڕۆ و ئیلام و باقی شوێنەکان چالەکانی ژینگە پارێز لە ژێر چەتێک بەناو ئەنجومەنەکان کۆبوونەتەوە. خەڵکی شارەکانی کوردستان ئالەوەها هەلومەرجێکی قەیراناویدا کە ئێمە دەتوانین وەکو قەیرانێک سەیریکەن چه ئەرکێکیان لەسەر شانە؟ کاک موختار، پێش هەموو شتێک بە پێویستە بەڕاستی پێویستە دەستخۆشانە و مادوو نەبینیەک هەمومان قەرزارتارین ئەو کەسە باشانەی کە بە کەمترین ئیمکاناتەوە هیچ بگرە بە کۆسپ و بربەستێکی زۆرەوە کە ئەخرێتە بەرپیان ئەو هەست بەو ئەرکە لە پێش هەموو شتێکان مرۆڤایەتیەی خۆیانەکەن و هەڵدەستنەوە بۆ ئەو کارانەی کە هەروواکە وتم هیچ کە کەمترین ئیمکاناتیشانیە تازە کۆسپ و بەربەستێکی زۆری شەخرێتە بەرپیان و کەچی ئەوان هەر درێژە بەڕەوتەکەدەن. بەڕاستی من وەکو شخصی خۆم قەرزارتانم، خۆم بە قەرزارتان نەزانم و دەستخۆشانتان لێەکەم و دەستی مانوونە ناستانە گوشم. کاک موختار، ئەو ڕێکخراوانە کاتێک لە کۆمەلگایەکە هەڵەقڵێن دان و دوانیشتین لە هەر شوێنەکە پێویست بۆ هەڵقوڵاون پێشە هەموو شتێک ئەومان پێڵێت کۆمەلگای ئەو کۆمەلگایە کە ئەوانەی لێ هەڵەقڵێت کۆمەلگایەکی زیندووە. کۆمەلگایەکی زیندووش هەرگیز ڕێ پێ ناگیرێت، هیچ هێزێک ناتوانێت ڕێ پێ بگیرێت. هەر ڕێگەیەک پێ بگیرێت هەر ڕێگایەکە دۆزێتەوە بۆ خۆی. ڕاستە چیا لە مەریوان ڕوتگەرانی تەبیعەت لە سنە نازام چیای سەوڵاوە کوێ هەموو شارەکان کە ئەبینین هەرکەس لە بۆکان لە نەغەدە لە شنۆ لە مەهاباد ئەبینین ئەبیسینەوە هەواڵەکانیان پێمانەگات ئەبینین کە بەردەوام خەریکن چالاکانی ژینگە پارێز خەریکی کاری خۆیان و سڵ لەوەش ناکەن کە چ کۆسپ و بربەستێک لە بەرپیانە دروست دەکرێت نیشاندا کە ئەو کۆمەلگایەکی زیندووە. کۆمەلگای زیندویش بە هیچ شێوەیەک بەری پێ ناگیرێت. ئەوانە ڕۆتی خۆیان دۆزیوەتەوە ئەچن. ئێستاش ئەرکە لەسەر هەمووان وەکو تاکی دانیشتوەکانی ڕۆژهەڵات ئەرکە بەهانایانەوە بچن و یارمەتی بدەن هەرکەس بە پێی توانە و بە گوێرەی توانە و وەسعی خۆی دەرێغ نەکات و یارمەتیان بدات. جاریوا بۆ ئێمە کاتی خۆی کە ئەچین بۆ ئاگرکوژانەوە یارمەتی ئێمە ئەوە بوو یەک دانە ماشینێک سیارەیەک چییە بمانگەیانتە شوێنی ئاگرەکە بوو 2-3-4 سیارە بوو بەس نەفراتەکە زۆر بوو بەشینەیە کرد. کەسێک کە ماشینی هەبووە خاوەن ماشینی بیتوانیایە 3-4 نەفەر لەو کەسانی کە حازر بوون بچن خۆبەخشانە ئاگرەکە بکوژێنەوە بیانگەن نەشوێنی ئاگرەکەەوە خۆ یارمەتیە بوو گەورە بوو. یعنی ئەرکەکان ئەگەر یارمەتیەکان زۆر بەربڵاوە هەر کەسێک ئەتوانین لە جێ خۆیەوە بتوانێت هەنگاوێک هەڵبڕێ بۆ ئەو کارە. بۆیە ئەڵێم پێویستە ئاور لێ بدرێتەوە کەسانە چۆن ئەو کەسانە سمبۆل و نیشانەی زیندووبوونی ئەو کۆمەلگایەن. بەڵێ ئەبینەرێکی دیکە بە ناوی
کانیتاڵ لە لایوەسان و خات و بەڵێن لە هەڵگیزەوەی کۆماسی پەیامێکی نردوو دەڵێت سڵاو دەستخۆشی لە بەرنامە جوانەکەتان ئێمەش سڵاو و ڕێز و خۆشەویستی خۆمان پێشکەش دەکەین. ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگرتێبەربوونی دارستانەکان بووەتە دیاردەیە کە سەرجەم ناوچەکانی گرتووەتەوە و سروشتی کوردستانی ڕۆبەڕۆی قەیرانێکی مەترسیدار کردووە. دارستان و لە وەرگەکان بە سامانی نەتەوەیی دەژمێردرێن و حکوومەت لە پێناو پاراستنیان ئەبێ بەرپرسیار بن، بەڵام بەداخەوە کۆماری ئیسلامی بەرپرسیارەتی ئەوەی نەکردوتە ئەستۆ. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. ئەلۆ سڵاو لێبێ و کاتتان باش فەرموو. ئەلۆ بەڵێ فەرموو. ئەلۆ بەڵێ فەرموو بینەری خۆشەویست دەنگت دێت. ئەلۆ ماندوو نەبن. سپاس دەکەین فەرموو. ئەلۆ بەڵێ بینەری خۆشەویست فەرموو. ماندوو نەبن. سپاس دەکەین. تکایە ئەگەر ئەکرێت لەسەر ئەو چالاکیانەی ژینگە پارێزیش قسە بکەن کاوانەی کە دەست بەسەرەکرێن لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی و دوایەوە ئەو کێشە و ئەو لەمپەرانەی کە لە بەردەمام چالاکانی ژینگە پارێزیایە. بەڵێ حتمما سپاس بۆ پەیوەندەکەت. کاک ئاڵە هەروە کە بینەرە خۆشەویستە ئاماژەی پێکرد زۆرێک لە چالاکانی ژینگە پارێز ئەوانەیە کە من ئەیان وەکو دانا لەنجاوایی وەکو شەریفی باجوەر و زۆرێک لەو بەڕێوەبەرانی ئەنجومەنی سەوزی چیا لە شاری مەریوان و لە شاری سنەوە لە شاری جوانڕۆ لەلایەن کۆماری ئیسلامیەوە جار ناجار دەست بەسەرکرێن و ئەوەیە دانە لەنجاوایی ساڵێک حکم دراوە و کاک شەریفی باجوەر و باقی ئەو کەسە دڵسۆزانە بە هەمان شێوە لەلایەن ئۆرگانە ئەمنیەتەکانی شاری مەریوانەوە دەست بەسەر دەکرێن. هەروەکە مینەرە خۆشەویستیش ئاماژەی کرد ڕای ئێوە لەسەر ئەو هەڵسوکەوتەی کۆماری ئیسلامی لەگەڵ چالاکانی ژینگە پارێز. کاک مختار لە قسەکانی پێشومە ئەرزم کردی کە هیچ کە بە کەمترین ئیمکاناتەوە خەریکاران بگرە زۆر کۆسپ و بربەستیشان بۆ خرێتە سەر ڕێو ئەوانە یەک لەو بربەستانە کە دیارە ئەبینین ئەو ناوانەی کە جەناب ناودر کاک دانای لەنجاوادی کە کاک شەریفی باجوەر نازانم کاک زۆرن کەسەکان کە ئەتوانم هەر ئێستا ناوی هەوەشتێکیان برم. بێگومان ئەو کەسانی کە گیراون بە جورئەتەوە ئەڵێم ئەگەر بە هەر شێوەیەک سەیری ڕابردوو ئێستا ئەو کەسانە بکەیت هیچ تاوانێک کە لای جمهوری ئیسلامی تاوان بوو بێ وەکو یاسا وەکو قانون دیاری کرابێکە بەڵێ ئەم چوارچێوەیە لەو چوارچێوە ترازاوێت و تاوانە حکومەکەی گرتن و زیندانەوەشانەیە هیچ شتێکی لە پەروەندیانە نەبووە. تەنها و تەنها خەمخۆری بۆ ژینگەش بووە نەک بڵێ ئیسا تۆ بڵێ خەمخۆری نیشتمان بە ئەڵەن پەیوەندی بە حیزبێکەوە هەیە و خەریکی کاری سیاسیە. تەنها خەمخۆری ژینگە و ژینگە پارێز بوون تەنها تاوانێوانە بوو کە لە هیچ شوێنەکە تاوانە تەنانە لە یاسەکانی جمهوری ئیسلامیشە حکوومەتێک دەسەڵاتێک ڕژیمێک کە کوژانەوەی ئاگری دارستان بە جورم بناسێت و کەسێکی لەسەر بگرێت و لە زیندانی بخات ئەبێ چ شتێکی ما بێ کە شانازی پێوە بکات. منەوە کەسان لە نزیکەوە ناسم بەهۆی مەریوانی بوونەوە کە من مەریوانی وانش مەریوانی بوون لە شارێکە ژیاوین پێکەوە لە نزیکەوەیان ناسم تەنها تاوانی ئەو کەسانە کە گیراون و لە ئەنجومەنی سەوزی چیاوە گیراون بێگومان ئەڵم تەنها تاوانێک کوژانەوەی ئاگرەکانی دارستانەکان بووە یان کاتی زستانان کە زرێبار سەهۆڵە بەسێت خواردنیان بۆ پەلەوەرەکان بردووە تەنها تاوانیانەوە بوو. بەڵێ بینەرێکی دیکە بە ناوی سینا لە شاری سەوڵاوە دەڵێت ناوی ئێران لە نێوان ئەو دەوڵاتەی جیهاندایە کە لە بواری پیسی ژینگەدا ناوی هاتووە. خودی کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەی و ئەو هەفتەیەش کە دایناوە بەناو هەفتەی ژینگە تەنیا دروشمە و هیچ هەنگاوێک بۆ خاوێنکردنەوەی ژینگەیان نییە. دەریاچەی ورمێ و وشک بوو زرێبار تووشی قەیرانە کەچی لەم 4 ساڵەی شەڕی سووریەدا هەر ساڵە 6 میلیارد دلار خەرجی بەشار ئەسەد دەکات کە دەکاتە 24 میلیارد دلار بۆ ئەو پارەیە. بۆچی ئەو پارەیە خەرجی گۆلی ورمێ و زرێبار ناکات؟ سینا لە شاری سەوڵاوە سپاس بۆ پەیامەکەت. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش.
حاڵەتت باشە بەڕێزم فەرموو. سپاس بۆ بەرنامە جوانەکەتان و سپاس بۆ ڕۆژهەڵات تیڤ بۆ ئەوەی بایەخ بە پرسی ژینگە لە کوردستانی ڕۆژهەڵاتەدات. بەڕاستی ئێستا پرسی ژینگە بووە بە پرسێکی ڕۆژە لە هەموو شوێنێکی دنیاە و بەتایبەتی لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵاتە ئێستا بەهۆی ئەو سیاسەتە هەڵە و چەوتانەی کۆماری ئیسلامی ژینگەی کوردستان و بە گشتیتر ئەگەر بمەوێ قسەکەم ژینگەی ئێران خەریکە بەرەو نابودی و بەرەو نەمانەچێت بەتایبەتی لە شاری مەریوان ئەگەر من ئارستان بکەم ببورن لە شاری مەریوان بەتایبەتی ئێستا زەریاچەی زرێبار خەریکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لە ناوچوون و کەمبوونەوە دەڕوادووە خەڵکی مەریوان پرسی ئەوەیان لە نیشتووە کە ڕەنگە زەریاچەی زرێباریش ببورن بە دەردی زەریاچەی ورمێ بچێت هەر بۆیە من پێم باشە زیاتر جەخت بکەنەوە لەسەر ئەو باسە و لەسەر ئەو ڕێگەچارانەی کە ئەبێت بۆ نەجاتی زرێبار بگیرێتە بەر زیاتر قسە بکەن. وڵای پێشتر ئەگەر بینەری بەرنامەکە بێتی ئێمە لەسەر ئەو قەیرانانەی کە بەرۆدی بە زرێبار گرتووە و باسێکیشمان لە دەریاچەی ورمێ یا گۆری ورمێر کرد کە هیوادارم بینەری بوێتی. بەڵێ پەیامەکەم دەخوێن و کاک ئاڵا بینەرێکی دیکە پەیامێکینەوە دەڵێت کوردستان بە زاگرۆزیەوە جوانە و بەبێ زاگرۆز ناتوانێت ئەو جوانەی هەبێت ئەوەی کە لێرەدا جێگای داخ و کەسەرە ئەوەیە کە کوردستان بە هەبوونی ئەو جوانگی کە هەیەی هێشتا هەلیکۆپترێکی ئاگر کوژێنەوە لە هیچ کام لە ئۆستانە کوردنشینەکان بوونی نییە و ئەو خەسارە گەورانەی کە لە ژینگە و سروشتی کوردستان دەکەوێت هەڵدەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی بەرپرسانی ڕەژیم محەممەد ڕەزا ڕەحیمی میلیاردها تمەنی دزی هەر ئەوەیان خەرجی پاراستنی ژینگە کردبا کێشەمان نەدەما. ئاویرسنەی دەڵێت پیسکردنی ئاوی سەدی قشلاق بەهۆی ئەو تانکرە نەوتکێش و مادەشینیانەیە کە لە عێراقەوە دێنە ئێران دەتوانێت هەمان سیاسەتی دژمنکارانە بێت. شاری سنە لە تاوسانە تووشی کەم ئاوی دەبێت و یەکێک لە بوحرانە گەورەکانی جامعە کەم ئاویە و ئەوێت فکرێکی بۆ بکەنەوە. ئاوێر سنەی سپاس بۆ پەیامەکەت. کاک ئاڵا پرسیارێک هاتووە دەڵێت ئەو یارمەتیانەی کە دەکرێتە مثلەن ئەوەی کە ئەو بینەرە خۆشەویستە ئاماژە پێکرد 24 میلیارد دلار ئەوەی کە زانراوە و ئاشکراکراوە لە ماوەی ئەو 4 ساڵەکە وڵاتی سووریە تووشی قەیران بووە ئەو 24 میلیارد دلار و ئەو گەندەڵیانەی کە لە بانگی سادراتەوە بکرێت تا دەگاتە مەسەلەکەی شارام جەزایری و دواتر ئەمیر خسرەوی و زۆری لە کەسەکانی دیکە کە ئێستا جێگرانی ئەحمەدی نژاد سەرۆک کۆماری پێشوو ئێران ئەگەری ئەوەیان هەیە کە دەست بەسەر بکرێن ئەگەر ئەوانە خەرجی وڵاتی ئێران کردبات ئێمە ئەو قەیرانەمان نەدەبوو. دەڵێت پرسیار لە میوانی بەرنامەکە ئەوەیە کە مەبەستی کۆماری ئیسلامی هەرچەند کە پەیوەندی بە باسەکەی ئێمەونیە کە لەسەر ژینگەیە دەڵێت مەبەستی کۆماری ئیسلامی لە یارمەتیدانی ئەو بەشار ئەسەد و ئەو دۆستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوین چییە؟ دەڵێ فەرموو. ئەوەی کە ڕەبتی بە بەرنامەکەەوە بێت ئەوەی کە بەشدە یارمەتی ئەدایانەداوە سیاسەتی خۆیانە و سدوری ئینقلاب کە لە ئەوڵی ئینقلابەوە باس کراوە تەشی 100 میلیۆنی کە خۆمەنی دروشمێدا 20 میلیۆنی لە ناوخوا و 100 میلیۆنی لە جیهانی ئیسلامە و سدوری ئینقلابە وڵاتە و سیاسەتی جمهوری ئیسلامی و کە لە بەرنامەیەکی سیاسیە ئەکرێ بە ڕاکپێکتر و بەرچاوتر جواب بدرێتەوە. بەڵام ئەوەی کە ئەو ئختلاسانەی کرایە و پارانەیە دەزراوە و نازانم و یارمەتیانە کە ئەدرێت ئەگەر خەرجی وڵاتەکە کرایە و چی و هەموو کەس زانێت دیارە ئەو شتێکە کە وتنی ناوێت کە گەشتانە خەرجی ناوخۆ بکرێ ناوخۆ بێ بە هەشتێک بەس ئەگەر نیەتێکە بێت. بۆ نمونە کۆمیتەی زرێباری ئەنجومەنی سەوزی چییە کاتی خۆی لە سایتەکەیان نادایان نابوو تاقیقێکیان کردهبوو کە ئەگەر لایروبی زرێبار بکرێت هەزینەکەی دیاری کرابوو چەنە خەرج ئەبات و قازانجەکەیشی تەنها ئەوەی حساب کرد کە ئەو لمەی کە لە بن ئاوەکەدایە کۆ بکرێتەوە لە لایروبیەکە کە زۆرێک لە سەرچاوەکانی وش کردووە هەر ئێستا ئەوە
بەشێکی کەم لەسەر چاو ئاوەکان ماونەتەوە کە ئاوی لە قوڵەت ئاوی زرەبار تەمینەکات هەر ئەو لمەگە کۆ بکرێتەوە لمەکە بفرۆشرێت چاک لەبیر نییە 2 یا 3 بەرابەری ئەو هەزینەیە کە پێویستە بۆ لای ڕووبی زرێبەر تەمینەکات. یعنی ئەگەر تەنها لە داهاتی خۆی یعنی داهاتەکەی 2-3 بەرابەری مەسروفاتی خەرجەکەیەتی. یعنی ئەگەر دەستێک بیەوێت کەسێک بیەوێت خزمەت بکات کەسێک بیەوێت یارمەتی ژنگە بدات ئەوە ڕێگە نەک هیچ کە هیچ هەزینەیە نابات خەرجێک نابات تەنانەت چەند قاتی خەرجەکەش تۆ داهاتت هەیە هەر لەوەی تەنها لە لای ڕووبیکردنەکەی و ئەو لمەی بن ئاوەکە کۆ بکەیتەوە بەس ئەوە فرۆشتنی لمەکە چەند قاتی خەرجی لای ڕووبیەکە داهاتێ بێ بووی بەڵام کە ویستنێک نەبوو کە ئەوە نەبوو دەستێک نەبوو ئەوەی بوێت یارمەتی ژینگە بدات کۆمەکێ بدات کۆمەکێ بکات بە گەشەکردنی ناوچەیەک هیچ کە پارە خەرج ناکات تەنانەت ئەگەر پارێکی لێ پێیان بکات دیسان نایکات چون نەزانێت شە بە قازانجی و ناوچەیە لەبەر ناوچەکە نایکات. بەڵێ کەماڵ پامێکنەوە دەڵێت لە کوردستانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا باز لە هەر شتێک بکەیت تاوانە و ژینگە پارێزی تاوانە چالاکی فەرهەنگی تاوانە چالاکی لە بواری مافەکانی ژنان تاوانە چالاکی کرێکاری تاوانە وەک دانە لەنجاوایی دەخرێتە زیندەن وەک محمود ساڵحی ئەشکەنجە دەدرێت یا وەک ئەو ژنانەی ناوچەی کۆماسی کە بۆ سەیران ڕۆشت بوون بانگ دەکرێنە ئیتلاعات و هەڕەشەیان لێ دەکرێت کە بۆ ڕۆشتون بۆ سەیران. بەڵێ کەماڵ لە شاری مەریوان ژینۆ لە بیارە دەڵێت ئاسڵاو بۆ بەرنامەکەتان ئەو کارەساتە ژینگەیانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دێنە ئاراوە وەک ئەوەی ئیسلام ئاباد وەک مەریوان وەک سنە کامێران جوانڕۆ بانە پیرانشار و باقی شوێنەکان بۆ خۆیان ئەنفال و کارەساتی هەڵەبجەیەکن بۆمان کار حوتو یا مانگێک چەند جار دێنە ئاراوە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەبێ خۆیان دڵسۆزی وڵاتەکەیان بن و نابێت چاوەڕێی بەرپرسانی کۆماری ئیسلامی بن چون مەلاکان دڵسۆزی بۆ کوردستان ناکەن. ژینۆ لە بیارەی هەرێمی کوردستان سپاس بۆ ژینۆخان لە بیارە. شەلال شکاک دەڵێت سڵاو ماندوو نەبن دەستی ئێوە و بەشدارانی ئەو بەرنمەیە خۆش کەڕاو بۆچوونی باشیان باس کرد بۆمان منیش لەسەر ئەو قەناعەتم کە ڕژیم هیچ ئیمکاناتێک دابین ناکات بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان بە جێگای یارمەتی چەند میلیاردی بۆ حوسیەکان یەمەن و حیزبوڵا و گروپە تیرۆریستیەکان ئیمکاناتی باشی بۆ کوردستان و ناوچەی زاگرۆز دابین کردبا ئێمە ئەوەندە تووشی کارەسات نەدەبووین. شەلال شکاک لە نینوسیۆ لەکەوە سپاس بۆ پەیامی ئەو بینەرە خۆشەویستەش. کاک ئاڵا یەکێک لەو مەسەلانەی کە بەخۆشیەوە خەریکە دەبێ بە کولتور ئێمە بینیمان لە شاری مەریواندا ڕاوچیەک تفەنگەکەی خۆی دەشکێنێت ڕاوچیەک کەوەکانی خۆی ئازاد دەکات ئەو ڕەوتە سنوورەکانی دەرەوەی شاری مەریوانیشی گرتەوە وەکوەوەی بینیمان لە جوانڕۆ لە باقی لە ناوچەی سەلاسی باوەجانی لە زۆرێک لە شوێنەکانی دیکە خەریکە بەخۆشیەوە دەبێتە کللتورێکی باش. بەڕێستان چی بکرێت بۆ ئەوەی کە هەم بینەرانی خۆشەویست و سەرجەم تاکی کۆمەلگای کوردستان زیاتر بەرەو ئەو کللتورە هەنگاوبێن دەبێت ئێستا ئێمە وەکو میدیاکار چی بکەین یا چالەکانی ژینگە پارێز چی بکەن چالەکانی فەرهەنگی چی بکەن ئەرکو وەزیفەیەکەم لە ئێمە چییە؟ کاک موختار ڕاستە ئەو شتە دەرەجەی یەکەم ینی یەکەم هەنگاو کە توانین هەڵبگرین و لە دەستمان دەیلانی کەم شتێکە لە دەستمان بێ ڕاگەیاندنە ڕاگەیانێکی پۆزیتیڤ ڕاگەیانێکی موسبەت ڕاگەیانێکە بە فەخرەوە بێت. مامۆستایەک بە خاتر قوتابیە سەرەتانیەکەی سەریە تاشێت محەممەد علی محەممەدیان بەڵێ سەریە تاشێت تەنها لەبەرەوە کە دڵی لە خۆی دانەمێنەوە قوتابیە لەسەر کلاسا بە تەنها ئەووا بێت هەموو قوتابیەکانی تریشێن و ئەو کارەکەن نەک لە ڕووی بەزەییەوە وەکو هاوڕێتی ئەمە ڕاگەاندن وهای لە یەکا شتەکە بەرچاوتر و بەرجەستەترە بێتەوە. ئەو شتە بەرچاو ئەمە شتی وامان هەبووە
شتی لەو دەسە ینی وەکو فداکاری لەو دەسە کە مامۆستا بە قوتابیە هەر کەسێک کردبێتی زۆرمان بووە لە پێشووترا بەڵام چون ڕاگەاندن نەبووە شتەکە ئابۆ شێوە هەموو کەس نەیبیستوتەوە ئێستا کە ڕاگەاندنێکی بەربڵاوتر هەیە بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بگرێت تا تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنەکان بەبەخشە هەرێکی لە هاوڕێیان لە شاری مەریوان و دەڵێت سڵاو هەر ئێستا دارستانەکانی ئاوایی جەژنیاوە ئاگری تێبەر دراوە کە ئەمە 36مین حاڵەتی ئاگرکەوتنەوەیە و داوا لە سەررجەم خەڵکی ناوچەی خاومیراوە دەکەین کە بڕۆنە هاوکاری خەڵکی جەژنیاوە بۆەوەی کە ئەو ئاگرەش کۆنتترۆلکەن بەڵێ فەرموو بەڵێ ئەو مارزەکردن ڕاگەاندن ئەتوانێت زۆر تەئسیر بێت چون چاولێگەری ئەگەر چی لە بوارە نیگەتیڤەکانیەوە لە بوارە منفیەکانیەوە توانێت شتێکی ناخۆش و ناشیرین بێت لە کۆمەلگا بەڵام ئەبینین بینیمان بە تایبەت لەو کاتەوە کە ڕاوچیەکە توانکەی خۆشکاند یا قەفەسەکانی شکان کەوەکانی ڕزگار کرد بینیمان چاولێگەریەکی موسبەتیشمان هەیە کە ئەتوانێت شتێکی زۆر جوان بێت و شتێکی زۆر ڕازاوە بێت و تەحسینی خەڵکی بەدواوە بێت ئەتوانێت ڕاگەیاندن باعث بێت ئەو چاولێگەریە موسبەتە زیاتر بکات و پەرێ بسێنێت بڕاگەیاندن و بە ئەوەی کە ئەمە پاش ئەوەی کە یەکەم کەس تاپڕەکەیشکاند چەند نمونەی ترمان بوو لە پاشەوە هات هەموو ئەوانشە کران بە ڕاگەیاندن هەر ئەو باعث ئەوەی کە شتەکە نەپچڕێت یانە بەردەوام بێت زەنجیری لە دوای یەک شتەکە درێژە بێت ئەمە وەکو شتێکە لە دەستمان بە ئێستا پەیوەندێکڵا سڵاو لەبێ و کاتتان باش بڵێ فەرموو ڕێز و سڵام هەیە بۆ جنابتان وهروەها بینەرانی بەرنامەیە و ڕۆژەڵات سپاس دەکەین فەرموو کاکە مختارگیان پێشەم شتێ من مەبە گرنگ بوو باسیەوە بکەم یا ئاماژێ پێ بکەم کە پاراستنی ژینگە لە قەرنی 21دا بەعنوان یەکێ لە 8 هەدەفی تەوسعی هەزارە لە سازمانی ملل ناسراوە لە ساڵی 2000 تا 2015 کە ئەم ساڵەتا کاری لەسەرەکەی وە بۆ باسی ژیان و ژینگە گەرەکمە لەسەر مەبەستی پزیشکی و تەئسیراتی ئەم ژینگە لەسەر ژیانی مرۆڤ باس بکەم کە پێش هەموو شتێک پێویستە باسی ئەوە بکەم کە ژینگە لە چی پێکتێ و لە چی لە چ بەشێکە کە خۆمان باشە زانی ژینگە شوێنەکە کە لەوێ ژیانی تیاکرێت و لە مجموعە ئەوامڵێ فیزیکی و خارجی و هەروەها تەواوی گیان لە بەران کە بە یەک و پەیوەندیان هەیە و لەسەر ڕۆشت و ڕەفتار و ئەخلاقی گیان لە بەران بەتایبەت مرۆڤ کاریگەری هەیە کە گرنگی ژینگە هەڵەگەڕێتەوە بۆ پێکێنانی ژینگە کە لە سێ بەشە بەشی یەکەمی خاکە کە مهمترین ئاساری خراپی فعالیەتی مرۆڤ لەسەر خاک ئەبێتە باعث مەسمومکردن و فرسایشی خاک کە ئەبێ بە باسی لە بینچوون و کەمبوونی زەوی بۆ کشت و کاڵ و بەرهەمی مایەحتاجی ژیانی ئینسان و هەروەها زەراعەتێکی زۆر زیادە لە حەد و ئاویاری زۆر لە حەدی مەحسوڵات و زەوی و بڕینی دارستانەکان کە بەتایبەت سووتانیان ئیسە لە کوردستانی ڕۆژەڵات و بە باسێکی زۆر گرنگ و ئەوەش خۆی لە بینچوونی دارستانەکانە بێتە باعثیەوە کە جەنگەڵەکانمان دارستانەکانمان لەبێن چێت و بێ بە خاک و خۆڵ ئەو خاک و خۆڵە خۆیشی لە بواری پزیشکی دیسان تەئسیری نالەبار و خراپی لەسەر ژیانی مرۆڤ هەیە کە بە سەدان و بە نۆها جۆر نەخۆشینی تووشی مرۆڤ کردووە کە ئێمە لەم بابەتۆ ئاگاداریمان کەمەوە بەداخەوە کۆمەڵگایش کەمتر لەسەری باسەکەن بەشی دوومی پێکێنەری ژینگە ئاوە کە هەروە مەسەلەی گۆلی ورمێ و دەریاچەی زرێباری شاری مەریوانی گرۆسە نەزەر تەئسیراتی منفی زۆرە لەسەر ئینسانەکان کە خۆی پیسبوونی ئاوەکان لە تەواو دنیاوە بەتایبەت لە کوردستانی ڕۆژەڵاتە بەهۆی قەیرانایەکی سیاسی و دەسەڵاتی نالەباری جمهوری ئیسلامی بە سێ شێوە یەکێکیان مەصرفی زیادە لە حەدی ئاوەکان و مەنابەی ئاوە کەوە کۆمەڵگا و خەڵک خۆی ڕادەیە تاوانبارن و مقەسرن کە مەصرفی ئاوی تەمیزی مەورد نیازی کۆمەلگا بەداخۆ بە شێوازێکی زۆر غەڵەت مەصرفەکرێ و زۆر بێتەوەجه لەسەر ئەوەی کە لە بینبردنی ئاوی تەمیز تەئسیرێکی هەیە لەسەر ژیانی ئینسان
و ئەبێ زۆرتر هەوڵی بۆ بدەین و هیوادارم کە بەرپرسان لەسەرمە کاریگەری بۆ هەروە خەڵک خۆشیان تێبکۆشتن بۆ نیگاهێشتن یا مانەوەی ئاوەتەنی سەر بەشی جۆری دووهەمی پیسبوونی ئاوی سەفیەکانی زەویە وەکو گۆلی زرێدار کە بەشی زۆری ئاوی کشت و کاڵ و کشاوەرزی و خواردەمەنی زۆرێک لە بەشی مەریوان و هەروە شارەکانی دیکەی ناوچەی کوردستان کە بەهۆی سەدەکان و تامی نەکرێت ڕژاندنی زەبڵە شیمیایەکانی کارخانەکان و هەروەها فازڵاوی ناوشار و فازڵاوی ناو دێهاتەکان و فزولاتی حیوانیەکان کە ئەگەڕێنەوە ئێرژەنە ناوی ئاوەکان کە من خۆم بە دەیان جار و حزوری لە شاری مەریوان لەگەڵ ئەنجومەنی سەوزیجا حزورم بۆ ئەم شتمە بینیوە ئەبێ بەهۆی بە وجود هاتنی نەخۆشین هەیە کە ئەم نەخۆشینانە لەسەر بەشی ئیدراکی حسی و عدم تعادڵی فیزیکی مرۆڤەکان تەئسیری هەیە و بڕێ وەخت وەسە باعثی تەشەنجی ئەو کەسانێ بە قەوڵی کوردی فێلی هاتووە یا سەری گردووە و حتا لە بڕێ جاریشا مەرگومیرمان بووە لازم ئەوەی زانین کە تەئسیری لەسەر ژنانی حامڵە و منداڵەکانیشیان هەیە بۆ نمونە من باسی زرێباتان بۆکەم ئامارێکە غەریبی خۆشەویست کاک محەممەد غەریبی فەیزیمان لەگەڵ یەکێک لە ئەندامانی پێشووی ئەنجومەنی سەوزی چێ مەریوان کاک محەممەد غەریب ئەو لەمپەر و ئەو کۆسپانە چین لە 1 دقە هاوڕێی هاوکەرم ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەداخەوە بەرەو کۆتایی دەڕوات لە 1 دقە تا 1 دقە و نیمدا ئەگەر ئاماژە بۆکەی کە چ لەمپەر هەیەک لەبەر چالاکی و هەڵسوڕانی ئەنجومەن هەیەک وەکو ئەنجومەنەی کە بەڕێستان و باقی ئەنجومەنەکانی دیکە لە شارەکانی کوردستان بوونیان هەیە لە بواری ژینگە پارێزیوە ئەو لەمپەرانە ئەو کەم و کوڕیانە چین لە پێش چالاکی ئەوەندا وڵا کاگە مختاریان سەر ڕایزۆر سلاویژ بۆ میوانی خۆشەویستان کە تاک ئاڵا و هاوشاری و هاوڕێ خۆشەویستم بوو ئەو ئەنجومەنانە هیچ کەم و کوڕێکیان نییە بەداخۆ بەرگریان لێ ئەکرێ و من هیوادارم کە ئەو تکامە هەیە لە خەڵکی هیچ ئیمکاناتێکیان نییە بەداخەوە هەموو ئیمکاناتەکانیان ئیمکاناتی خەڵکیەوە بە سوورەتی ئەمانەت ئەیدەن بەدەستیانە وەکو ئەوەی کە بەرادەرێک سەیارەیەکی هەیە مەشتێکی کاتە ئەمڕۆکە هاورەکان ئەکوژێنەوە من لە خزمەتانم بە ماوەی سەعاتێ یا ئەوەی کە بەرادەری هەڵسێجە من ئەو نەپارێدەم بۆ بەڕێهێنانی نازان چاپەمەنی پوستەکان و بەرنامەکانتان یا کارەکانتان تا بەداخۆ هیچ ئیمکاناتێکی وایان نییە و من هیوادارم خەڵک بتوان زۆرتر هەوڵ بدەن بۆ تەهیە ئیمکاناتی لازم بۆ کۆمەک و یارمەتی بە ئەنجومەنەکان و جیۆکان بەتایبەت ئەنجومەنی سەوزی چیاوە سپاس کاک محەممەد غەریبی فەیزی یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی سەوزی چێ مەریوان حتمەنەکە لە بەرنامەکانی داهاتوودا کە لەسەر ژینگە حتمەنەکە هەمان بێت لە زانیارەکانی ئێوەی خۆشەویست کەڵ وەردەگرین کاک ئەڵا ئەگەر وتەیەکی کۆتاییتانەیە لە 20 ثانیەدا دەستان خۆشی و ماندوو نەبن سپاس بەڵێ ئاخرین پەیامێکە هەنەر لە شاری مەریوانە نردوێسی کە بەداخەوە ناتوانین پەیامێکی خوێنینەوە لەبەر ئەوەی کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوا هەرەوەیە کە سڵاو بۆ کاک ئاڵا دەنێرێت و دەستخۆشی لە بەرنامەکە و باسێکی لەسەر ژینگە پارێزی کردووە کە هەنەرخان لە شاری مەریوان سپاست دەکەین بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی بەرنامەکە تا هەفتەی داهاتوو ئێوەش دەتوانن هەر چەشنە ڕەخنەیە پێشنێرەکتان بوو دەتوانن لە ڕێگای ئیمەیلی info@rojhelat.tv بۆ ئێمەی بنێرن و هەروەها سپاسی هەموو ئەو خۆشەویستانە دەکەن کە داواکاریان بوو یا و کەسانە کە خوازیاری هاتن بۆ پێشمەرگایەتی کۆمەڵە بوون حتمەنەکە ڕێنمایی پێویستان پێ دەدەین تا بەرنامەی داهاتوو شەوگارانتان شاد و بەختەوە بێت کەکەڵەمانە نەبێت.